بینرانی خۆشەویستی بەرنامەی لاپەڕی حەوت لە بەرنمەیەکی دیکە وێڕێ هاوکارانم بووینەوە میوانی ماڵەکانتان هیوادارم کە تا کۆتایی ئەم بەرنمەیە هاوڕێمان بن. وەزیری دەرەوەی ئەمریکا لە بەغدا چاوی بە سەرۆکوەزیرانی عێراق کەوت. ڕۆژی دواتر گەیشتە هەولێر و چاوی بە مەسعود بارزانی سەرۆکی هەرێمی کوردستان کەوت. ڕاپۆرتێک لەم بارەیەوە. لە یەکەمین لێدوانیدا وەزیری دەرەوەی ئەمریکا دوای کۆبوونەوە لەگەڵ سەرکردایەتی باشووری کوردستان گوتی هەندێک شتم لە سەرکردە کوردەکان گوێ لێ بوو کە ئومیدبەخش بوو دەری دەخات بوارماوە بۆ دامەزراندنی حکوومەتێکی نوێ لە بەغدا. جان کێری کە لە هەولێر لەگەڵ مەسعود بارزانی و نەوشیروان مستەفا و بەرهەم ساڵح و ژمارەیەک سەرکردەی دیکەی باشووری کوردستان کۆبووەوە یەکەمین لێدوانی بۆ کەناڵی CNN ئەمریکادا و ڕایگەیاند هەندێک شتم گوێ لێ دەبێت کە وا دەکات مەزەندە بکەم. وەک لەو شتانەی سەرکردە کوردەکان دەیڵێن دەردەکەوێت بوار هەیە بۆ دامەزراندنی حکوومەتێکی نوێ کە ببێتە حکوومەتی یەکگرتنەوە. ئەمەش وا دەکات بواری زۆرتر هەبێت بۆ سەرکەوتن. وەزیری دەرەوەی ئەمریکا لە وتوێژێکدا لەگەڵ کەناڵە ئەمریکیەکە پێداگیری لەسەر گرنگی پێکهێنانی حکوومەتێکی کار لە دەستهاتوو لە بەغدا کردووە و گوتی کلیلەکەی ئەوەیە کە ئەگەر حکوومەتێکی کار لە دەستهاتووت نەمابێت حکوومەتێکی یەکگرتنەوەدان بمەزرێنێت کە لە هەڵەکانی ساڵانی ڕابردوو دووبارە نەکاتەوە چونکە وەک کێری ڕایگەیاندووە هەر شتێکی دیکە بکەین یان هەڵبژێرین بە توندی تووشی لەمپەڕ دەبێت. وەزیری دەرەوەی ئەمریکا ڕەتیشی کردوێتەوە کە وڵاتەکەی بڕوای بەوە هەبێت کە ئەو قەیرانەی ئێستای عێراق تەنیا بە ڕێگەی سەربازی چارەسەر بێت و گوتی ئەگەر تەنیا بەشداری بکەیت لە چەند چالاکیەکی سەربازیدا زۆر زەحمەت دەبێت سەرکەوتوو بیت چونکە هەرگیز کێشەکان تەنیا و تەنیا چارەسەری سەربازیان نییە. لە لایەکی دیکەوە هەواڵنێریەکان باز لەوە دەکەن کە پرسی دەوڵەتی کوردی قسەی بارزانی بووە لە بەردەم گەورەترین دیپلۆماتکاری واشنگتۆن کە ئەویش جانکێری وەزیری دەرەوەی ئەمریکا بوو بەڵام ئەمریکا پێی وایە کاتەکە هێشتا زۆر بۆ ئەوەی واژۆ بۆ کورد بکات. کوردیش داوای لە ئەمریکا کردووە هەڵوێستی خۆی بەرامبەر بە دەوڵەتی کوردی بگۆڕێت. ڕوودا و لە سەرچاوەکانی نێو کۆبوونەوەی شاندی کوردی و وەزیری دەرەوەی ئەمریکا زانیوێتی کە کورد ئامادە نەبووە بچێتە ژێر باری داواکانی ئەمریکا بۆ پێکهێنانی حکوومەتی داهاتووی عێراق و سەرکردایەتی کورد گوتویانە ئەمجارە دەبێت مەرجی کورد جێبەجێ بکرێت. هەروەها لە هەواڵێکی دیکە کە لە ماڵپەڕی ڕوودا و هاتووە جانکێری وەزیری دەرەوەی ئەمریکا ویستی سەرکردایەتی کورد لە بەغا ببینێ بەڵام بارزانی داواکەی ڕەت دەکاتەوە. وەزیری دەرەوەی ئەمریکا ڕۆژی دووشەممە سەردانی بەغدای کردو لەگەڵ نووری مالکی سەرۆک وەزیران و ئوسامە نەوجەیفی و عەمار حەکیم و ساڵح مطلق و هوشیار زێباری کۆبووەوە. لە بەغدا کێری داوای کردبوو شاندێکی هەرێمی کوردستان لەوێ ببینێ. باڵوێزخانی ئەمریکا لە بەغدا داوا دەکەن نێچیروان بارزانی و بەرهەم ساڵح بچن بۆ بینینی بەڵام مەسعود بارزانی سەرۆکی هەرێمی کوردستان داواکەی ڕەت دەکاتەوە و داوا لە نێچیروان بارزانی و بەرهەم ساڵح دەکات نەڕۆن. ڕەتکردنەوەی بارزانی وا لە جانکێری دەکات ڕۆژێکی دیکە بۆ سەردانەکەی زیاد بکات و بێتە هەرێمی کوردستان. کێری دەچێتە ئۆردۆن و شەو بەهۆی نالەباری بارودۆخی بەغدا لە وڵاتەی دراوسێ دەخەوێت. ڕۆژی دواتر کێری هاتە هەرێمی کوردستان و لەگەڵ سەرکردایەتی کورد کۆبووەوە. هەروەک لە راپۆرتەکەش ئاماژەیە پێکرا هەندێک لە مدیاکان باز لەوە دەکەن هۆکاری هاتنی جانکێری بۆ کوردستان ئەوە بووە کە زەخت بخاتە سەرکردایەتی کورد تاوەکو لە بەغدا بەشداری زیاتر لە دەسەڵات بکەن و بە جۆرێک ڕۆڵی زیاتر ببینن لە پێکهێنانی دەوڵەتێکی ئاشتی نەتەوەی. ڕوونا کورد لە کاتی ئێستادا داوای ئەوە دەکات کە مالکی وەکو هۆکاری سەرەکی قەیرانی ئێستا واز لە پۆستەکەی بێنێت تا لایەنەکانی دیکە بتوانن دەوڵەتێکی بنکە فراوان لەسەر ئاساسی پاراستنی بەرژەوەندی و مافەکانی هەموو لایەن و پێکاتەکانی عێراق دروست ببێت. لەلایەکی دیکەوە خواستی جانکێری بۆ بەشداری زیاتری کورد لە کاروباری عێراق نیشاندەری ئەو ڕاستەیە کە بە بێخواستی کورد چی دیکە هیوایەک بەمانەوەی عێراق بە یەکگرتووی نییە و بەغداش ناتوانێت وەکو جاران بە زۆرملی لایەنی کوردی ناچار بکات ملکەتی بڕیارەکانی بێت. هەروەها ڕۆڵی کورد لە سەخامگیری ناوچەکە لە چاو جیهان و بە تایبەتی ئامریکایەکان شاراوە نییە و واشنگتۆن باش دەزانێت ئەزمون و توانایی کوردەکان لە پاراستنی هێمنی و ئارامی خاکی خۆیان دەتوانێت باشترین ئامراز بێت بۆ جێگیرکردنی سەقامگیری سیاسی ئەمنی لە سەرانسەری عێراق. بەڵام ئایا کورد لە ئاکامدا ئامادە دەبێت بە بوونی مالکی لە دەسەڵات دیسان بەشداری لە دەوڵەتی ناوەندی بکات یان نا؟ ئەوە دەبێت چاوەڕوان بین تا بزانین ڕەوتی ڕووداوەکان چ کاریگەریەکیان لەسەر بڕیار و هەڵوێستی هەولێر دەبێت.
و کاردانەوەی سەردانەکەی جان کێری بۆ کوردستان لە میدیەکانی ئێران ماڵپەڕ ڕووداونێت لە بابەتێکدا سەرنجی داوە دشکردەوەی میدیا ئێرانەکان سەبارەت بە سەردانەکەی جان کێری بۆ هەولێر لە راپۆرتدا هاتووە کە سەردانەکەی وەزیری دەرەوەی ئامریکا بۆ هەرێمی کوردستان دەنگدانەوەیەکی زۆری لە میدیا ئێرانیەکان هەبووە. زۆربیان ئەو سەردانیان لە چوارچێوەی هەوڵەکان بۆ یەکپارچەیی هێشتنەوەی عێراق و لێکنزیکردنەوەی هەولێر و بەغدا ناوبردووە. بەڵام سەردەمیان باسییان لە جەرگکردنەوەی مەسعود بارزانی بۆ سربەخۆیی هەرێمی کوردستان کردووە لە کۆبوونەوەکاندا. راپۆرتێک لەم بارەیەوە. ئاژانسی هەواڵی ئیسنا لە هەواڵێکدا بە مانشێتی کێری داوای لە بارزانی کرد بەشداری لە حکوومەتی یەکگرتووی عێراق بکات. نووسیوێتی لە کۆبوونەوەکەدا کە بە ئامادەبوونی نەوشیروان مستەفا ڕێکخەری گشتی بزوتنەوەی گۆڕان دووهەم حزبی هەرێمی کوردستان و نەچیروان بارزانی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان بووە داوای لە ڕێبەرانی کورد کردووە پاشەکشە لە پرسی سیاسی عێراق نەکەن. ئەو ئاژانسە دەڵێ گفتوگۆکە داخراو بووە و بڕیار بووە بەرپرسانی کوردستان پرسی سربەخۆیی هەرێمی کوردستان لەگەڵ وەزیری دەرەوەی ئامریکا باز بکەن، بەڵام نازانرێت سەبارەت بەو پرسا چی لە نێوانیاندا ئاڵ و گۆڕکراوە. ئاژانسی هەواڵی فارس نیوز بە ئاماژەدان بە سەردانەکەی کێری بۆ هەولێر باسی لەوە کردووە کە بارزانی لە کۆبوونەوەکەدا بە کێری گوتووە هێرشی چەکدارەکان لە ناوچەکانی باکوور و ڕۆژهەڵات و ڕۆژاوای عێراق ڕاستیەکی نوێ و عێراقێکی نوێی بەدیهێناوە. ئەو ئاژانسە باسی لەوەش کردووە کە بارزانی پێش سەردانەکەی جانکێری بۆ هەرێمی کوردستان گوتوێتی لە کۆبوونەوە لەگەڵ وەزیری دەرەوەی ئامریکا باسی سربەخۆیی کوردستانی لەگەڵدا دەکەم و ئەو پرسیارەی لێ دەکەم کە تاوەکوکەی میلەتی کورد دەبێت لەو بارودۆخەدا بمێنێتەوە. میلەتی کورد مافی ئەوەی هەیە کە چارەنووسی خۆی بەدەستی خۆی دیاری بکات. ئاژانسی هەواڵی مێهر نیوز لە هەواڵێکی خۆیدا بە ئاماژەدان بە قسەکانی کێری لە کۆبوونەوەکەی هەولێر نووسیوێتی کاردانەوەی توندی مالکی لە کۆبوونەوەی لەگەڵ جانکێری بووەتە هۆکاری گۆڕانکاری لە هەڵوێستی ئامریکا سەبارەت بە حکوومەتی عێراق بەهۆی ئەوەی مالکی جەختی کردووە لەوەی کە فراکسیۆنەکەی براوەی یەکەمی هەڵبژاردنە و دەبێت ئەو سەرۆگۆزیران دەستنیشان بکات. ئەوەش وای کردووە کە کێری لە سەردانەکەی بۆ هەولێر ڕای بگەێنێت هەڵبژاردننی سەرۆکی نوێی عێراق پەیوەندی بە ئەمریکا و هیچ وڵاتێکی دیکەوان نییە. ئاژانسی هەواڵی ئێرنا سەبارەت بە سەردانەکەی وەزیری دەرەوەی ئەمریکا بۆ کوردستان ئاماژەی بە ئەجەندای سەردانەکە کردووە و ڕایگەیاندووە ئامانجی سەرەکی سەردانەکە هەوڵی دیپلۆماسیانەیە بۆ بەرگریکردن لە پەرتەوازەیی لایەنە سیاسەکانی عێراق. دوێنێ سێشەممە 24/6/2014 لە هەولێر مەسعود بارزانی سەرۆکی هەرێمی کوردستان بە ئامادەبوونی نەوشیروان مستەفا ڕێکخەری گشتی بزوتنەوەی گۆڕان نەچیروان بارزانی سەرۆک وەزیرانی هەرێمی کوردستان بەرهەم ساڵح ئەندامی مەکتەبی سیاسی یەکێتی نیشتمانی کوردستان حوبات تاڵەبانی جێگری سەرۆک وەزیران فواد حوسێن سەرۆکی دیوانی سەرۆکایەتی هەرێمی کوردستان و فەلاح مستەفا بەرپرسی فەرمانگەی پەیوەندیەکانی دەرەوەی هەرێمی کوردستان پێشوازی لە جانکێری وەزیری دەرەوەی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا و شاندێکی یاوەری کرد کە لە جێگری یاریدەدەری وەزیری دەرەوە بۆ کاروباری عێراق و باڵوێزی ئەمریکا لە عێراق و چەند بەرپرسێکی وەزارەتی دەرەوەی ئەو وڵاتە پێکاتبوون. جگا لە میدیاکانی ئێران زۆربەی میدیا ناوچەی و جیهانیەکان بە گرنگیەوە ڕووماڵی سەردانەکەی وەزیری دەرەوەی ئەمریکا بۆ هەرێمی کوردستانیان کردووە و زۆربیان هەڵوێستی ئەمریکا دەربارەی سربەخۆیی کوردستان و وەڵامی سەرۆکی هەرێمی کوردستان بۆ دەستوری بوونی جیابوونەوەی کوردستان لە عێراقیان کردووەتە مانشێتی هەواڵەکانیان. بەڵێ تحلیل لەسەر ئەوە و بێگومان بارودۆخی عێراق بەگشتی و کوردستان بە تایبەتی خاوەن گرنگێکی تایبەتە بۆ حکوومەتی تاران. بە تایبەت لەم قۆناغەدا کە سەرکردایەتی کورد لە باشووری کوردستان باز لە هەنگاونان بەرەو سربەخۆیی کوردستان دەکەن و ئەوەش تارانی بەتوندی ناڕازی کردووە. بۆیە لایەنی ئێرانی بە وردی چاودێری بارودۆخەکە دەکات و هەوڵ دەدات بە هەڕەشە و بە هەر شێوازێک کە بۆی بکرێت کوردەکان ناچار بکات لە بڕیارێکی لەو شێوە پاشگەز بکاتەوە. جگەلەوەی کە لە چوارچەوەی خودی ئێران هەشیمەتێکی بەرچاوی کورد هەیە کە دەیان ساڵە بۆ مافەکانیان خەبات دەکەن و سربەخۆیی ئەم بەشەی کوردستان دەتوانێت کاریگەری ئەرێنی لەسەر پێگە و هەلومەرجی بزوتنەوەی کوردانی ڕۆژهەڵات دابنێت و هەر ئەوەش تارانی بەتوندی نیگەران کردو. جیابوونەوەی کورد لە عێراق لە کاتی ئێستادا دەتوانێت پێگە و دەسەڵاتیشی ئەژ لە عێراق لاواز بکات لە کردەوەدا بەشی عەرەبیش لەگەڵ پارچەبوونیەکی تر بڕۆڕوو بکاتەوە. بۆهاتایەکی تر تاران لە لاوازبوونی دەسەڵاتی شیعە لە بەغدا و کەمبوونەوەی نفوزی خۆی هەم لە بەغدا و هەم لە هەولێر دڵنەگەرانە.
بۆیە هەوڵ دەدات بە هەر شێوازێک کە دەکرێت بەربەو ڕاستیە بگرێت ئەوەش لە کاتێکدایە کە وڵاتی تورکیا پاڵپشتی خۆی بۆ بڕیاری کۆتایی کوردەکان ڕاگەیاندوو هەوڵش ئەدات کێشەی کورد بە شێوازێکی ممکن چارەسەر بکات بەڵام لە بەرامبەردا کۆماری ئیسلامی تەنیا زمانی زۆر و هەڕەشە دەزانێت و بە هیچ شێوەیەک نایهەوێت کێشە ناخۆیەکانی خۆی چارەسەر بکات و تەنیا ڕێگا چارە لە دەستێوەردان لە وڵاتانی دیکە و یەک لەوانە کوردستانی باشوور دەبینێتەوە. لێردا دەچینە ئێران و بانکی ناوەندی ئێران دەڵێت گەشەی ئابووری پاییزی 1392 منفی 4.2 بووە. بانکی ناوەندی ئێران پەیوانە ئابووریەکانی سێ مانگەی سێهەمی ساڵی پاری بڵاو کردەوە دەڵێت کە گەشەی بەرهەمهێنانی ناخالسی ناوخۆیی بەبێ ڕەچاوکردنی نەوت منفی 4.2 و بەرچاوکردنی نەوت منفی 3.3 لە دەهەم بووە. ڕاپۆرتێک لەم بارەیەوە. ئەو راپۆرتە 27 لاپەڕەیەی کە لە ماڵپەڕی ڕسمی بانکی ناوەندی ئێران بڵاو کراوەتەوە دەڵێت کە بەرهەمهێنانی ناپوختەی ناوخۆیی لەسەر نرخی بنەمادا لە سێمانگی سێهەمی ساڵی پار 234,261 میلیارد تمەن بووە. ئەو ڕێژەیە لە سێمانگی دووهەمی هەمان ساڵدا 252,246 میلیارد تمەنە و لە سێمانگەی یەکەمدا 213,009 میلیارد تمەن بووە. لەو راپۆرتەدا هەروەها بە شێوەی جیاجا ئاماری گەشەی بەشە جۆراوجۆرەکانی ئابووری بڵاو کراوەتەوە. بە پێی راپۆرتی بانکی ناوەندی ئێران لە پاییزی ساڵی پار گەشەی بەشی نەوت منفی 11.4 لەسەد، بەشی کشت و کاڵ منفی 0.8 لەسەد، بەشی سەنعەت و معدەن منفی 4.2 لەسەد، بیناسازی منفی 3.6 لەسەد، خزمەتگوزاری منفی 3.9 لەسەد بووە. لە بەشێک لەو راپۆرتەدا هاتووە ئاماژە بە نرخی بێکاری حەشیمەت و ڕێژەی نەقلینەگی لە ئێران کراوە. بانکی ناوەندی ئێران دەڵێت بێکاری لە نێوان گەنجان نیشان ئەدات کە ڕێژەی بێکاری لە ناو توێژی 15 تا 29 ساڵ 21.6 لەسەدە، ئەگەرچی ئەوەش لەگەڵ ئاماری ناڕەسمی دەوڵەتی ئێران جیاوازی هەیە. حەشیمەتی چالاک و ئەکتیڤی وڵات لە سێمانگی سێهەمی ساڵی ڕابردوو 23,300,000 کەس ڕاگەیەندراوە. هەروەها ڕێژەی نەقلینەگی لە مانگی سەرماوەزی ساڵی پار لە چاو کۆتایی ساڵی 1391 90.6 زیادی کردووە کە ڕەنگە بۆ خۆی یەکێک لە هۆکارەکانی بەرزبوونەوەی هەڵاوسان بوو بێت. بانکی ناوەندی ئێران دەڵێت لە نۆمانگی یەکەمی ساڵی پار لەسەر 46 میلیارد و 532 میلیۆن دلار هەناردەی نەوتی وەکو نەوتی خاو، گاز، بەرهەمە نەوتیەکان و بەرهەمە گازیەکان ئەنجامداوە و بە زیادکردنی ڕێژەی هەناردەی غێری نەوتی لەو ماوەدا ئێران 67 میلیارد دلار هەناردەی بۆ دەرەوەی وڵات هەبووە. لە هەمان نۆمانگیش هاوردەی ئێران لەسەر 41 میلیارد و 757 میلیۆن دلار بووە. بەڵێن ئەگەرچی ئەو راپۆرتە بۆ سەردەمێکە کە حەسەنی ڕۆحانی تەنیا 5 مانگ بوو دەسەڵاتی لە کۆشکی سەر کۆماری گرت بوو دەست، بەڵام لەم نێوانەدا دەبێت ئاماژە بە چەند ڕاستی بکەین. یەکەم ئەوەی کە ئێرانێکی دەوڵەمەند بەو هەموو سەرچاوە سروشتیەکە هەیەی و وێڕای ئەوەش ملیۆنها هێزی کاری ئینسانی لە وڵاتە بوونیان هەیە، تەنیا بەهۆی سیاسەتی پاوانخوازانە و نابەرپرسانەی دەسەڵاتدارانی ئێران چ لە ئاس ناوخۆ چ لە ئاس دەرەوە وای کردووە کە ئابووری ئێران بەم شێوە تووشی قەیرانێک ببێت کە لە مێژووی ئەو وڵاتە بێوێنەیە. ژێرخانە ئابووریەکان بە تەواوەتی وێران بووە، سەنعەتی نەوت و گاز بە شێوەیە گەڕووی لە نەمانە، نۆژنکردنەوە لە بەشە و لە بەشەکانی دیکەی سەنعەتمانای نییە و دەوڵەتیش توانای ئەو کاری نییە. بێگومان بەشێک لەو قەیرانە دەرەنجامی گەمار و ئابووریەکانە، بەڵام ڕوونەکە گەمارەکان ئاکامی هەڵسوکەوتی نایاسایی و نابەرپرسانی حکوومەتی ئیسلامیە لە بەرامبەر کۆمەڵگای جیهانی. لەلایەکی دیکەشەوە کۆماری ئیسلامی جگە لەوەی کە بەڕێبەرایەتی کاروباری ناوخۆیی نادادە دەستی پسپۆڕان و شارەزایانی بوارە جۆراوجۆرەکان بۆ خۆشی بە دروستکردنی بانگەلی دەسەڵات و داهات هەموو داهاتی وڵاتی خستۆتە ژێر کۆنتڕۆڵی خۆی و پاوانی کردووە. لەوە هەلومەرجێک زۆر ئاساییە کە گەشەی ئابووری وڵات منفی ببێت. و بەڵام دووهەم ڕۆحانی ئەگەرچی بەڵێنی دابوو جموجەڵێک بخاتە نێو ئابووری ئێران، بەڵام لە کردەوەدا تاکو ئێستا کە 1 ساڵ لە هاتنی تێدەپەڕێت نەیتوانیوە کارێکی ئەوتۆ بکات و تەنیا دڵی بەوە خۆش کردووە کە بتوانێت بەڕێککەوتنی ئەتۆمی و نەمانی گەماڕەکان ئابووری ئێران لەو قەیرانە دەرباز بکات. بەڵام ڕاستی ئەوەیە کە ئابووری ئێران تووشی کێشەی سەرەکیە و تەنیا بە نەمانی گەماڕەکان چاک نابێتەوە. ئەوە سیاسەتە بنەڕەتیەکانی حکوومەتی ئاینیە کە دەبێت گۆڕانی بەسەردا بێت تا ئابووری و بەشەکانی دیکەی وڵات گەشە بکات. کە ئەوەش بە سەرنجدان بە سروشتی حکوومەتی ئێستای ئێران تەنیا خەونێکە و بەس.
هەر لەسەر ئێران و جیرەبەندی ئاوی خواردنەوە لە شارە گەورەکانی ئێران دەستی پێکرد. یەکێک لە بەڕێوەبەرانی شرکەتی ئاوی ئێران ئاشکرای کردووە ئاو لە چەند شاری گەورە جیرەبەندی دەکرێت. شاهین باگڕۆح جێگری هەواهەنگی و پشتیوانی شرکەتی ئاو فازڵاوی ئێران دەڵێت لە 12 گەورە شاری ئێران ئاو جیرە دەکرێت. راپۆرتێک لەم بارەیەوە. بەوتەی پاکڕۆح لە کاتی ئیستادا دابەشکردنی ئاو بەنۆرە لە کەرەج و چەند شاری دیکەی دەستی پێکردووە. جگە لە کەرەج، شارەکانی تاران، هەمەدان، ئەهواز، مەشهەد و ئیسفەهانیش لەو شارانن کە لە درێژەی قەیرانی کەماوی ئاو بڕیارە کە ئاو بە شێوەی سەرەدا بەش بکرێت. پێشتر وەزارەتی وزەی ئێران هۆشداری دابوو 37 میلیۆن ئێرانی لە بەردەم هەڕەشەی کەم ئاویدان و ئەگەر بێت و لە بەکارهێنانی ئاو ئاگادار نەبن لەگەڵ کێشەی کەم ئاوی بەرەو ڕوو دەبنەوە. ڕەحیم مەیدانی جێگری وەزیری وزە لە کاروباری ئاو بە هەواڵنێری مێهی وتبوو کە شارەکانی تاران، ئیسفەهان، شیراز، عێراق، قۆم، کەرەج، مەشهەد، کرمان، هەمەدان، قەزوین و یەزد لەگەڵ کێشەی کەم ئاوی بەرەوڕۆن. ناوبراو ئاماژەی بەوە کردبوو کە کەم ئاوی نیوەی حەشیمەتی ئێران لەخۆ دەگرێتەوە. تەنانەت ڕایگەیاندبوو کە پاشخۆی ئاوی فرشسەدی تاران کە ئاوی خواردنەوەی ئەو شارە دابین دەکات بە توندی کەمی کردووە. لەلایەکی دیکەوە پێشتر پارێزگاری تاران وتبووی ئەگەر شارۆمەندانی تاران 20% بەکارهێنانی ئاو کەم بکەنەوە ئەوە قەیرانی ئاومان نامێنێت. بەڵام ئەگەر مەسرف بەم شێوە درێژەی هەبێت ئەوە ناچار دەبین دابەشکردنی ئاو بکەین بەسەرە. بەڵام سام خسرەوی فەر کارناسی ژینگە دابەشکردنی ئاو بە شێوەی سەرە لە شارەکان و هەروەها فەرەنگسازی بە ئامرازێکی غێری کاریگەر وەسف دەکات و لە BBC دەڵێت ئەگەرچی سەرانەی مەسرفی ئاو لە ئێران زیاترە لە نێوەنجی جەهانی، بەڵام دەبێت بزانین کە 90% ئاو لە بەشی کشتتوکاڵ بەکاردەهێنرێت. بە وتەی بەرپرسانی ئێرانی ئاوی بەشی کشتتوکاڵیش بەهۆی دەورانی وشکە ساڵی لە بارودۆخی قەیراناویدایە. پێشتر حەمید چیتچیان وەزیری وزەی ئێران وتبووی ئەگەر بەر بە بەکارهێنانی نایاسایی لە سەرچاوەکانی ئاوی ژێرزەوی نەگرین دەبێت چاوەڕوانی دابەزینی ئاستی ئاو، شۆربوونی دەشتەکان، وشکە ساڵی و لە ئاکاندا داخرانی بەشی کشتتوکاڵ لە وڵات ببین. بەپێی راپۆرتێک کە لە ڕەشەمەی ساڵی پار بڵاوکرایەوە ئاوی پاشکۆکراو لە پشت سەدەکان لە کۆتایی زستان بەتوندی کەمی کردبوو. مەغزەنی 60% ئێران کەمتر لە 30% ئاویان هەبوو. بەوتەی خسرەوی فەر لە جێگای سەرەکردنی ئاو دەبێت شێوازەکانی ئاویانی لە بەشی کشتتوکاڵ مدرن بکرێنەوە. ئەوەش لە کاتێکدایە کە چەند ساڵێکە ئێران لە دەورەی وشکە ساڵیدایە و بەشێکی زۆر لە تالاب و دەریاچەگەلێک وەکو هامون و ورمێ وشک بوونەتەوە. بێگومان ئەوە ڕاستە کە ئێران لە ناوچەیەکی نیوە وشکی جیهاندایە و لە هەندێک شوێنی بەردەوام تووشی وشکە ساڵی بووە، بەڵام ڕاستی ئەوەیە کە سەرچاو ئاوەکانی ئەو وڵاتە ئەوەندە کەم نین و دەیان ڕووبار و سەرچاوی گەورەی ئاوی هەیە. بەڵام کێشە و گرفتی سەرەکی دەگەڕێتەوە بۆ شێوازی بەڕێوەبەرایەتی سەرچاوە ئاوەکان لە وڵاتە. کێشە وشکە ساڵی بەتەنیا نییە، لە کاتی ئێستادا 90% سەرچاوە ئاویەکان لە بەشی کشتتوکاڵ بەکاردەهێنرێت کە ئەوەش لە بەراورد لەگەڵ ستانداردە جیهانەکان زۆر سەرنجڕاکێشە. کۆماری ئیسلامی لە ماوەی 30 ساڵی ڕابردوونی توانیوە شێوازە مۆدرنەکانی ئاویاری لە دێهات و ناوەندەکانی کشتتوکاڵ جێگر بکات و تاکو ئێستاش هەر لە شێوازەکانی کۆنی پێش و کەڵک وەردەگرن. لەلایەکی دیکەوە تاران لەو ماوەدا هەرگیز نەیتوانیوە بەکاری فەرهەنگی ئۆلگو وە شێوازە مەسرەفی ئاو لە ناو شارۆمەندانی بگۆڕێت و ئێستاش ڕێژەی مەسرەفی ئاو لە ئێراندا لە نێوەنجی جیهانی زۆر سەرترە. کۆماری ئیسلامی لە بەڕێوەبەرایەتی سەرچاوە ئاوەکانیش ناتوانێت نیشان داوە. بە واتایەکی دیکە لە پاشەکەوتکردنی دروست و دابشکردنی دروست بۆ سەر بەشە جیاوازەکان هەرگیز سەرکەوتونەوە. ئێستاش دەبینین ساڵانە بە میلیۆنە متری سێگۆش لە ئاوێک کە بە شێوەگەلی جۆراوجۆر دێتە ناو خاکی ئێران بە ئاسانش لە وڵات دەڕاتە دەرەوە. کۆماری ئیسلامی ناتوانێت بەباشی کەڵکی لێوەرگرێت. ئەوەش لە کاتێکدایە کە ئەگەر بێت و سیستمی ئاویاری لە ئێران نەگۆڕدرێت جگەل لە ئاوی خواردن ئەوە بەشی کشتتوکاڵش لە چەند ساڵی داهاتوو یەکسەر بەرەو نەمان دەڕات. بەڵا بینەرانی خۆشەویستی بەرنامەی لاپەڕی حەوت بەڕێ هاوکارانم بەرنامەکەتان پێشکەشکرا. هیوادارم کە جگەی ڕزنامانی تا بێت تا بەرنامەیەکی دیکە کات خۆش.